شاری هەزار منارە و مزگەوتی بەرزترین منارە بناسە. بەهۆی زۆری مزگەوتە جوان و دێرینەکانیەوە بە شاری هەزار منارە ناسراوە. یەکێک لەو مزگەوتانەش بە مزگەوتی بەرزترین منارە دەناسرێتەوە. قاهیرەی پایتەختی میسر بە شاری هەزار منارە ناسراوە. بەهۆی زۆری مزگەوتە مێژوویەکانی لە میسر، مزگەوتی محەممەد عەلی بەهۆی هەڵکەوتەکەی وەک جوانترین و بەناوبانگترین مزگەوتی میسر دادەنرێت بەهۆی دوو منارە مەزنەکەیەوە کە بەرزترینی میسرن بە بەرزی 84 مەتر. مزگەوتی محەممەد عەلی بە شاکارێکی تەلارسازی شوێنەواری ناوازە دادەنرێت بەو پێیەی کە هیچ لێکچوونێکی لە نێوان هەموو مزگەوتە کۆنەکانی میسردا نییە. گرنگترین تایبەتمەندی کە ئەم مزگەوتە ناوازەیە لە هەموو مزگەوتە مێژوویەکانی قاهیرە جیا دەکاتەوە. جگەل لە دیزاینە ئەندازیارە دڵڕفێنەکەی بەکارهێنانی جۆرە مەرمەڕێکە کە بە ئالاباستێر ناسراوە بۆ داپۆشینی دیوارەکانی ناوەوە و دەرەوەی. بۆیە هەندێک جار بە مزگەوتی ئالاباستێر ناسراوە، جگەل لەوەی کە بە دوو منارە بەناوبانگە بەرزەکانیشی دەناسرێتەوە. مزگەوتی محەممەد عەلی پاشا لە ساڵی 1830 تا ساڵی 1848 بە شێوازی عوسمانی دروست کراوە و ئێستا بۆتە شوێنێکی دێرینی ئاینی و ناوچەیەکی گەشتیاریشە کە گەشتیاران بەردەوام سەردانی دەکەن.